کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی فەرمی خۆیان لەسەر دۆخی سیاسی و دارایی هەرێم و پرسی ڕیفراندۆم و هەڵبژاردنەکان خستە ڕوو. وەفدێک لە بەشداربووانی کۆبوونەوەکانی پیرمام لە ئەوروپا بە شوێن ڕەزامەندی وڵاتانی بیانیەوە دەگەڕێن بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کاتێکدا هێشتا هاوڵاتیانی هەرێم نازانن ئەو ڕیفراندۆمەکەی دەوڵەتی سربەخۆیی کوردی بە شوێندا دێت و ئایا ناوچە کوردستانیەکانیش دەگرێتەوە یانا. لا سلێمانیش کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان کۆ دەبنەوە و داوا دەکەن ڕیفراندۆم بۆ دەوڵەتی سربەخۆیی کوردستان بێت بە ناوچە کوردستانیەکانەوە و با پێویستیشی دەزانن ڕیفراندۆم و هەڵبژاردننی گشتی پێکەوە ئەنجام بدرێن یان ڕیفراندۆم دوا بخرێت. سەرنج و تێبینی جدیشیان هەیە لەسەر ڕێکار و میکانیزمەکانی ئامادەکاری بۆ ڕیفراندۆم کە بێگەڕانەوە بۆ پەرلەمان لا کۆبوونەوەیەکی حیزبیدا بڕیاریان لەسەر دراوە. داواکاری ئەو دوولایەنە سیاسیە لە کاتێکدایە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسینای شارێتەوە گەربێت و ڕیفراندۆم لە 25 ئەیلولی ئەم ساڵ ئەنجام بدرێت ئەوە ناتوانن هەڵبژاردنی گشتی لە وادەی خۆیدا ئەنجام بدەن. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان داوا دەکەن سیستەمی پاشەکەوتی موچە بە تەواوی هەڵبوەشێتەوە و گوزەران و بژێوی هاوڵاتیان باش بکرێت. لە دوای پەخستنی پەرلەمانەوە حکوومەتی هەرێم لە ژێر ناوی سیستەمی پاشەکەوتی موچە لە سایەی سیاسەتی ئابووری سربەخۆ گیرفانی موچەخۆرانی بەتاڵ کردووەتەوە و دۆخێکی نالەباری دارایی بۆ هاوڵاتیان خوڵقاندووە کە قەیرانی کۆمەڵایەتی بە شوێن خۆی داهێناوە و زۆرێک لە هاوڵاتیان بەهۆی گیرفان بەتاڵی و قەیرانی ئاو و کارەبا کە 25 ساڵە تەمەنیان هەیە ئامادەنین تەنانەت پێشوازی لە هەر جۆرە ڕیفراندۆمێک بکەن. لە نوێترین پێشنیاری پارتی بۆ بزوتنەوەی گۆڕان کاراکردنەوەی پەرلەمانە بە دەستەی سەرۆکایەتی ئێستا و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە بۆ ماوەی ساڵێک بەمەرجێک لە بەرامبەردا تەمەنی ویلایەتەکەی بارزانیش لە پۆستی سەرۆکایەتی هەرێم کە 2 ساڵە تەمەنی بەسەرچووە بۆ ماوەی ساڵێک درێژ بکرێتەوە. بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی داوا دەکەن دامەزراوەکانی هەرێم لەسەر و هەمویانەوە پەرلەمانی کوردستان بێ هیچ مەرجێک ئاسایی بکرێتەوە و کارەکانی خۆی بێ هیچ لەمپەرێک ئەنجام بدەن کە بە پێی زانیاریەکانی پەیام بزوتنەوەی گۆڕانە و پێشنیاری پارتی قبول ناکات و بەتەڵەیەکی سیاسی دەزانێت کە لە حوزەیرانی ساڵی 2013 بە یەکێتیدا تەقاندیەوە. لە دوای پەخستنی پەرلەمان لەلایەن پارتیەوە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان زیاتر وەک بەرەی پاراستنی سەروەری یاسا دەناسرێنەوە و درزێک لە نێوان ئەو دوولایەنە و پارتیدا دروست بووە. داواکاری ئێستەی ئەو دوولایەنەش لە کۆبوونەوەی هاوبەشیاندا بۆ بەدیهێنانی ئاشتەوایی ناوخۆ و یەکدەنگی نیشتیمانی لەسەر پرسە چارەنووسساز و نیشتیمانیەکان لە ڕێی وتوێژی نێوان هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستانەوە تەنها بەکاراکردنەوەی بێمەرجی پەرلەمان دێتە ئاراوە کە ئەوەش لای بەشێک لە چاودێرانی دۆخەکە مەحاڵە تا ئەو کاتەی قەیرانی سەرۆکایەتی هەرێم لە ئارادا بێت.